کۆمەڵی دادگەری کۆنگرەی بەست و دوای کۆنگرە خەریکی تەشکیلات بوو. بڕیاری وا بوو کە دوای ئەم تەشکیلاتی کۆمەڵ وەرگانەکانی کۆمەڵی دادگەری هەنگاو بنێ سەردانی لایەنە سیاسیەکان بکە بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە. ئەمە بڕیارێکی پێشی مەکتەبی سیاسی و سەرۆکی کۆمەڵی دادگەریەوە بۆیە وەفدی کۆمەڵی دادگەری هەم پارتی بینیوە هەم یەکێتی بینیوە و ئینشاڵڵا دوای جەژنیش چەند لایەنێکی تری ئۆپۆزیسیۆنە بینی. کۆمەڵی دادگەری شوناسی خۆی هەیە بە هاوسەنگی دەڕوانێتە لایەنەکان لە کوێشتی خراپ بێ بە خراپ هەڵیە سەنگێنێ و بەیانیەکە هەر شتێکی چاکیش بێ بە چاک لە قەڵەمی داوە. ئێستش جۆری پەیوەندی و جۆری قسەکردن لەگەڵ لایەنی دەسەڵاتە جیاوازە لەگەڵ تۆ بەیانی لەگەڵ لایەنێکی ئۆپۆزیسیۆنەکە قساکەی لەگەڵ ئۆپۆزیسیۆنە کاری هاوبەشت زیاتر هەیە. بە سوپاسەوە پارتی دیموکراتی کوردستان ینی چەندین جار وەفدی ناردووە بۆ لای مامۆستا عەلی باپیر بە تایبەت هەر جارە بۆ دۆخی هەندێک جار وەکو ڕاوێژ هەندێک جار بۆ بابەتێکی دیاریکراو بووە. ئێمەش پێشتر وەکو مەکتەبی سیاسی کە بڕیارمان داوە هەر لایەنەکە هەردوو لایەنی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش بەسەر سەردانیان بکەین خۆی پارتی لێ بەدەر ناکەینەوە نیە. شەڕی ئەمریکا و دۆخی ئەمنی هەرێم ئەویش ئەم دیدارانەی ئەمە کۆمەڵە داخست. دۆخی ئەمنی بە تایبەت برادرانێکی توی پارتی خۆیان زۆرە پاراست لە قەزەی درۆن و ئەوانە. بۆیە ئەم دیدارانەی ئەمە لەوەی نەختێ دوا کەوتوبێ بەس بە بەرنامە بووە